بۆ ناوچە دابڕاوەکان لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی و دوای من زۆر ناگەڕێمەوە بۆ مەودایەکی دوور، بەڵام لە دوای 2003ەوە هەر کاتێک کە هێزی پێشمەرگە لە سنوورانە هەماهەنگی هەبوو بێت لەگەڵ هێزە عێراقیەکان و کاتی خۆی کە ئەمریکیەکانی لێبوو کە هەماهەنگی هەبوو ئەو ناوچانەی کە پێشمەرگەی لێبوو باشتر پارێزرا بوو و ئەمانتر بوو و ئێستش ئێمە پێویستە جارێکی تر پێداچوونەوە بکرێت هەرچەند ئێمە وەکو وزارەتی پێشمەرگە لە مانگی 2 ساڵی 2019 چەند کۆبوونەوەی کراوە لەگەڵ هێزە عێراقیەکان و بەتایبەت لە وزارەتی بەرگری عێراق و هەنگاو نراوە بۆ ئەوەی ئەو ناوچانە ئارام بکرێتەوە و هەماهەنگی بینی هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان هەبێت و 5 لیژنەمان داناوە لەو لیژنانە لە سنووری خانەقین و کەرکووک و مەخمور و بەری ئەمبەرەوە بەری مۆسڵەوە بۆ نمونە من خۆم بەرپرسی لیژنەی ئاساییکردنەوەی شاری کەرکووکم لەگەڵ هێزە عێراقیەکانەوە یەک کۆبوونەوەمان کردووە لەسەر ئەو وەزعانە بەداخەوە تا ئێستا لەلایەن عێراقیەکانەوە توانم نایبنە مماتەڵە یاخو وەزی ئەوانیش وایە چونکە بەغداش مستەقر نییە دایم کێشە و منملانی تێدایە نەگەیشتونەتە و وەزعیکەوە بین ئێمە ئەوە ئاسایی بکەینەوە بەڵام جارێکی تر ئێمە تاکید لەواکەینەوە ئەو ناوچانە هیچ ڕێیەکی تری نییە غەیری ئەوەی کە دەوێت هەماهەنگی هەبێت پێکەوە تێگڕای هێزەکان و هێزەکانی پێشمەرگە بە دەرنین جارێکی تاکید لەواکەمەوە هێزی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی و بە پێی دەستوریش ئەو ناوچانە تاکو یەک لا ئەکرێتەوە دەبێت بە هەماهەنگی نەک بەس لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداریشەوە دەبێت هەماهەنگی و بە پێکەوەی بەڕێوە ببردرێت من ئومێدوارم وەزی عێراق سەقامگیر بێتەوە بتوانن حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بگەینە چارەسەرێک کە ئەو ناوچانە بەو شێوەیە نەمێنێتەوە کە وەکو ئێستا بەڕێوە ئەبردرێت.